بەناوی خوای بەخشندە و بیهرەبان من ئومێد ئەکرم جەمیل وەکو سەرپەرشتیاری لیستی تەوتنی 247 بۆ برای بەڕێز و خۆشەویستمان پرۆفیسۆر دکتۆر ڕەعەت ڕەفعەت ئەمڕۆ لە کاتژمێر 12 دەستمان کرد بە هەڵمەتی هەڵواسینی پۆستەراتەکان لە پایتەختی هەرێمی کوردستان هەولێری پایتەختەوە دەستمان پێکردیوە بە پلانێکی تۆکمە و داڕێژرا و لۆ تەواوی ئەو 37 ڕۆژێک کە لە بەردەستماندایە لە هەڵواسینی پۆستەرات لە کۆبوونەوەی جەماوەری لە سەردانیکردنی چین و توێژەکانی کۆمەڵگا دەستمان پێکردو پلانێکی تۆکمەمان بۆ داڕشتووە پشتیوان بەخوای پەروەردیگار لە خلالی ئەو ماوەی بۆ هەڵمەتی هەڵبژار دەرنیشتان کراوە بتوانین تەواوی پلانەکانمان جێبەجێ بکەین و ئینشا ئەڵڵا برای بەڕێزمان کاک دکتۆر ڕەعەت ڕەفعەت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی فیدڕاڵ دەبینینەوە وەکو کاندینێکی سەرکەوتو ئینشا ئەڵڵا.